زەررت نەبێ بۆ خەڵکی، زمانت وریای زمانت بیت. ئێمە لە مانگی ڕەمەزانی پیرۆز سواس و ستایش بۆ خوای تەعالا عیبادەتێ زۆرمان کرد، نوێژ و تاعەت، قیام، تەراویح، قورئان خوێندن، زکری خوا، نوێژی جەماعات، کردەوەی زۆرمان کرد، سەدەقە و خەیر. بەڵام لەولاوە ئاگاداری زمانمان نییە، ئەو زمانە هەموو ئەو کردەوانە تێکەدات، خوای تەعالا هیچت لێ قبوڵ ناکات. ابن القەیم ڕەحمەتی خوای گەورەی لێبێ دەفەرمێ خەڵکی وا هەیە لە ڕۆژی قیامەت حەسەناتی زۆرە کە ئەمثال الجبال، کردەوەکانی هەمووی کەڵک بوونە ماشا ئەڵڵا، وەکو شاخ بەرزەوە بووە. بەڵام دێ وەیەتی یەومە القیامە ويجد لسانه قد هدمها عليه كلها، بەهۆی زمانی هەموو ئەو کردەوانی هەمووی بەزایە چوو لە ناو چوو کۆتایی پێهات. بۆیە لە ئاستی خەڵکایە كف شرك عن الناس، وەک خێرت بۆ خەڵک نییە زەرەرشت بۆ خەڵک نەبێت.